ئاندرۆ ساندی ئێروین و جۆرج مالۆری دوو شاخەوانی بەناوبانگی ئینگلیزی بوون کە لە ساڵی 1924 هەوڵیاندا بە سەربەرزترین لووتکەی چای ئێڤەرست سەر بکەون، بەڵام دواتر ون بوون تا ساڵی 1999 پاشماوەی تەرمی جۆرج مالۆری بەهۆی توانەوەی بەفر لە ژێر بناری چیاکە دۆزرایەوە و چارەنووسی ئەندرۆش بە نادیاری مایەوە. پێگەی ناشنال جیۆگرافیک بڵاوی کردەوە کە لەلایەن یەکێک لە تیمەکانیانەوە کەلوپەلی پاشماوەی تەرمێک دۆزراوەتەوە کە ڕەنگە هیچ شاخەوانی ئینگلیزی ئەندرۆ ئێروین بێت کە 100 ساڵ لەمەوبەر لە سەر چای ئێڤەرست ون بووە. لە درێژەی راپۆرتەکەی ناشنال جیۆگرافیک هاتووە جیمی چین سینەماکار و فۆتۆگرافەر بۆ تۆمارکردنی راپۆرتێکی دۆکیۆمنتاری سەرکردایەتی تیمێکی ناشنال جیۆگرافیکی کردووە بۆ چای ئێڤەرست. لە کاتی سەرکەوتنیان لە بناری باکووری چای ئێڤەرستەوە بەهۆی توانەوەی بەفر پێڵاوێک و چەند پارچەیەک لە ئێسک و جلوبەرگی دڕاویان دۆزیوەتەوە کە پێدەچێت پاشماوەی تەرمی ئەندرۆ ساندی ئێروین بێت. پێگەکەوەش یاشکرا کردووە هەواڵیان بە جۆلی سامیرزەی تەمەن 64 ساڵ داوە کە خوشکەزای ئێروینە بۆ ئەوەی نمونەی DNA-یان لێوەربگیرێت بۆ بەراوردکردن لەگەڵ پاشماوەکان بە مەبەستی پشتڕاستکردنەوەی ناسنامەکەیان. ئێروین و مالۆری ئەو دوو شاخەوانە ئینگلیزە لە 8 حوزەیرانی ساڵی 1924 هەوڵیان داوە بە بنایی یەکەم و دووەم کەس لە جیهاندا کە ئاڵای وڵاتەکەیان لە سەربەرزترین لووتکەی چای ئێڤەرست هەڵبکەن. ئەگەرچی تا ئێستا نازانرێت ئایا ئەو دوو شاخەوانە توانیویانە بەسەر لووتکەکەدا سەر بکەون یاخود نا.